هەفدەم زیانên mezin şerran Sûriya operasyonên dijî serheldanên li Ghûta didomîne. Lê bîreweriya 27 saliya serheldana Herêma Kurdistana Iraqê nûgeh dibêjin ew ji bo qazanca Çîneka taybet bû. Li Herêma Kurdistanê jin dibin karsaz û xwedî biznes. Silav rêz û hêviyên dema xweş digel Kurd Connection ji dengê Amerîka li Washington. Kurd Connectionی ئەمڕۆمان لە قەیرانی سووریاوە دەست پێ دەکەین. وێڕایی ناڕزاییەکانی ڕێبەرانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە سەرۆکی سووریا جەخت دەکاتەوە لە درێژە پێدانی هێرشەکان بۆ سەرغۆتەی ڕۆژهەڵات. بەهۆی ئەو هێرشانە و بردومانەکانیشەوە تەنها لە 2 هەفتەی ڕابردوودا زیاتر لە 700 کەس کوژراون. هەرچەندە ڕەوشەکە ئاڵۆز و قورسە بەڵام نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراو مرۆییەکانی تریش توانیان کۆمەک و یارمەتی بگەێنە دانیشتوانی گەمارۆدراوی غۆتەی ڕۆژهەڵات. هەرکە بردومانکردنی غۆتەی ڕۆژهەڵات دەوەستێت خەڵک دەکەونە گەڕان بە شوێن تەرمی قوربانیەکاندا. باوکی محەممەد لە بردومانەکاندا کوڕێکی و برایەکی و خوشکێکی و بووکەکەی و کچەزا 9 ساڵەکەی کوژران و ئێستاش بە شوێن تەرمی کوڕێکی تریدا دەگەڕێت. هەموو هاوڕێکانیم بە خاک سپاردووە ئەوانە بە بەردومانەکان کوژراون تەنها هیوایەکی هەم بێت ئەوەیە تەرمی کوڕەکەم بدۆزمەوە و بتوانم سەردانی مەزارەکانیان بکەم. لەگەڵ هەروادێ و زۆربوونی ژمارەی قوربانیەکان لەو ناوچەیەدا سەرۆکی سووریا جەخت دەکاتەوە لەوەی هێرشەکان بەردەوام دەبن. چونکە هێشتا خەڵکێکی زۆرمان و پێشمان وایە زۆرینەن لە غوتەی ڕۆژهەڵات و دەیانەوێت لە دەستی تیۆریستان دەربچن و بێنەوە ژێر باڵی دەوڵەت. ئەوە پێویستە ئاگربەس هەبێت و ڕێگە بکاتەوە ئەگەر بۆ یەک کەسیش بێت. رووسیا هاوپەیمانە سەرەکیەکەی ڕژێمی سووریاش متمانە دەدا بە چەکدارەکانی ناو غۆتە و دەشڵێت هەموو پێداویستێکی گواستنەوەشیان بۆ دابین دەکرێت. هەموو ئەو چەکدارانی دایانێت غۆتەی ڕۆژهەڵات جێپێڵن بە چەکەکانیانەوە لەگەڵ کەسوکاریاندا لەلایەن ئێمە و متمانیان دەدرێتێ بەبێەوەی دەرباز ببن و هیچ شتێک بەرامبەریان نەکرێت. ئەو هێرشە خوێناویانەی حکوومەتی سووریا و هێزە هاوپەیمانەکانی وهایان کردووە بە هەزاران کەس خۆیان بخزێنە ناو تونێل و ژێرزەمینەکانەوە تا خۆیان بپارێزن. برسیمانە منداڵەکانمان شیریان دەوێت خواردنیان دەوێت ڕوت و قوتین چلک و پیسی خواردوینی ژیانمان وێرانە تکا لە هەموو لایەک بیکەن بە خاتری خوا ڕەحمێک بە خەڵکی غوتە بکەن. حکوومەتی سووریا و رووسیای هاوپەیمانیشی ئەو ئەگربەستە ڕۆژەی نەتەوە یەکگرتوەکان بڕیاری لێدابوو فەرامۆشیان کردووە و لەبری ئەوە جەخت لە 5 کاتژمێر دەکەنەوە بۆ گەیاندنی کۆمەکەکان بۆ دانیشتوانی غۆتە. باشکرایی ئاگربەستەکە کاریگەری نییە. رووسیا داوایکردنەوەی ڕاڕەوی مرۆڤیانە دەکات ئەمە وەک گاڵتەیەک وایە. پێویستە رووسیا ڕێگەوە بکات نەتەوە یەکگرتوەکان ڕێکەوتۆ لەسەری و خۆشی دەنجی داوە پێی ئەویش ئاگربەستی سەرتاسەریە لە سووریادا. کاروانی کۆمەکەکانی نەتەوە یەکگرتوەکان گەیشتە غۆتەی ڕۆژهەڵات پاش 7 ڕۆژ لە بڕیاری ئاگربەستەکەی UN. ئێمە وابەستە نابین بەو 5 کاتژمێرەوە وتومانە ئەوە کاری نەکردەیە لەو ماوەیەدا ئێمە وتوێژمان کردووە و هەمان ڕێخستووە 12 بۆ 16 کاتژمێر پێویستن بۆ دابینکردنی یارمەتیەکان لە غوتە. دانەڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و تریسا مەی سەرۆکوەزیری بەریتانیا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا هاوڕابوون لەسەر ئەوەی مەینەتیە مرۆڤایەتیەکانی غۆتەی ڕۆژهەڵات لە ئەستۆی سووریا و رووسیادایە. و دەسەڵاتدارین رووسی لە کرەملن دەبێژن ئەوێ لێکۆڵینێ بکن کە ئەگەر خەتابارکردنین بکارینانە چەکی کیمیایی لە سووریە ڕاستن یاننا. دمتری پێسکۆف بەردەفکی سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین لە کرەملن ئیرۆ سێشەم گوت ئەوێ لێکۆڵینەکە ڕاستەقینە بکە کە ئەگەر چەکی کیمیایی هاتیە بکارینان وی لە کۆنفرانسی چاپەمەنی ڕۆژانە مەخابنیەخوا لە هەمبەر هەلوستی ئەمریکا دیار کرد. وی گوت جی هەر خەتابارکردن بێی ئەنجامین لێکۆڵینن دەستەیەک جیهانی بێ بنەما و دوورن ژێڕاستیە. بردومان و تۆپباران و هێرشە زەمینیەکانی وڵاتی تورکیا بەردەوامن بۆ سەر ناوچە کوردنشینەکانی ئەفرین هەروەها زیانێکی زۆری گیانیش هەن. سەرکردە و سیاسەتمەدارانی کورد داوا لە وڵاتانی جیهان دەکەن هەوڵەکانی خۆیان چڕ بکەنەوە تا تورکیا ئەو هێرشارەی ڕابگرێت.
43 ڕۆژە تورکیا هێرش دەکاتە سەر ئەفرین پێویستە تورکیا ڕابگیرێت پێویستە لە هەموو شوێنێکەوە فشار بخرێتە سەر حکوومەت تا ئەم تیرۆرکردنەی کورد ڕابگیرێت هێشتا بردیمانی فرۆکان بەردەوامن ڕەوشەکە زۆر خراپە سەدان کەسی سیڤیل کوژراون پێویستە جیهان شتێک بکات. ڕۆژی دووشەمە تورکیا داوای لە دەسەڵاتدارانی ئەڵمانیا کردووە تا ساڵح موسلم ڕادەستی تورکیا بکات و حکوومەتی ئەڵمانیاش دەڵێت تاوتوێی هەموو لایەنێکی ئەو دۆسەیە دەکات بەر لەوەی هەر بڕیارێک لەو بارەیەوە بدرێت. بڕیاریشە وەزیری دەرەوەی تورکیا سەردانی ئەڵمانیا بکات و وەک دەگوترێت یەکێک لە تەوەرەکانی و توێژەکانی لەگەڵ وەزیری دەرەوەی ئەڵمانیادا ڕادەستکردنی ساڵح موسلیمە. پێویستە ئەڵمانیا پشتیوانی تورکیا نەکات تورکیا هێریش دەکات و بەگشتیش چەشی ئەڵمانیا بەکاردەهێنێت بە ڕێگەیەک یا ڕێگەیەکی تر پێویستە تورکیا ڕابگیرێت ئەگەر نا ئەوە ینی پشتیوانیکردن لە دەوڵەتی تیرۆریزم. پێشتر لەسەر داوای تورکیا ساڵح موسلم لە کۆماری چیک دەستگیر کرا و دواتر بە بڕیاری دادگایەکی پراگ ئازاد کرا بەڵام داوای لێکراوە لە سنووری یەکێتی ئەوروپادا بمێنێتەوە بۆ دانیشتێکی تری دادگا لەسەر ڕادەستکردنەوەی بە تورکیا. سەکرەتێری گشتی ناتۆ یەنس ستۆڵتنبەرگ بەسەردانەکە فەرمی گەهشت عێراقی و دەگەڵ سەرک وەزیر حەیدەر عەبادی جڤیا ڕەوشە ئەولەهیە عێراقی و قەیمکردنا هەفکاریە نێڤەرە عێراقی و ناتۆ ناڤەڕۆکی جڤینێ بوو پشتی جڤینێ کار بەدەستی ناتۆ گوت بداخوازە عێراقی ناتۆ لەبەرە ئالیکاریە زیێدە بکات ئەرکێ نهیە ڕاهێنان و پەروەردەکردنا هێزین عێراقیدا. سەردانا ستۆڵتنبەرگ چەند ڕۆژان بوو پشتی پەرلەمانی عێراقی دەخوازە ڤەکێشانە هێزین چەکدارین بیانی ژی عێراقی کردی. ستۆڵتنبەرگ سەردانا بنگەهێ ڕاهێنانی ناتۆ لە بەسمایە باشوورە بەغدایژی کرد. 27 ساڵ بەسەر ڕاپەڕینی هەرێمی کوردستانی عێراقدا تێپەر دەبێ کە دژی ڕژەمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێین کرا. خەڵک داوا لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەن یەکگرتوو بن وەک چۆن لە ساڵی 1991دا یەکگرتوویی هەبوو. لەم ساڵیادەشدا خەڵک هەند دەڵێن ڕاپەڕین ئازادیێنە بەڵام خەڵکیش هەند دەڵێن ڕاپەڕین دەستەبژێری دەوڵەمەندەکانی دەوڵەمەندتر کرد. 27 ساڵ پێش ئێستا هاوڵاتیانی شاری سلێمانی لەگەڵ ناوچە کوردیەکانی تری باکووری عێراق دژی ڕژێمی ئەو کاتێ عێراق ڕاپەڕین کە دواتر بووە هەنگاوێک بۆ دروستکردنی هەرێمێکی نیمچە سەربەخۆ. ئەو هاوڵاتیانی کە تەمەنێکیان گوزەراندوو و بەشداری ڕاپەڕین بوون ڕۆژانی پێش ڕاپەڕین بە ڕۆژانێکی سەخت دوێنە ئەکەن و سوپاسگوزارن لەوەی ئێستا بە ئازادی ئەتوانن بژین. ئەم ڕاپەڕینە ژیانێکی گۆڕیندا وەکو تێرێک لەناو قەفەسا بەرڵایکی بەریەیت ئاوا ماگات زۆر ژارێکی خۆشە چەند ڕابێرین لە چاوی پێش 91 ژیانمان نەبوو بەڕاستی دەربارەی حڕیەتمان نەبوو نەماتوای قسە بکەین نەماتوای سێ گەنج بوون پێکەوە نەماتوای بگەڕین لە بەغدا. چینێکی گەنجانی ڕاپەڕین بە دەستکەوتێک ئەبینن و داواکارن لەلایەنە سیاسیەکان چەشنی سەردەمی ڕاپەڕین یەک بگرن لە پێناو تێپەڕاندنی قەیرانەکان. لە باکووری عێراق لەژێر ستەمدارترین لەژێر چەوسێرنەرترین ڕژێمدا بتوانی ئەوەی خۆسەر کیانەشی نیمچە خۆسەری بەدیبهێنی بێگومان دەستکەوتە چینەتەوەی زۆر گرینگە. ئامان جێمە ئەوەیە کە حیزبەکان دووارەیەکتری بگەنەوە بێتە هۆی ئەم قۆناغی دژواری کەسێتیان تێپەڕێنین بێتە هۆی ئەوەی کە ئەم ڕۆژە ناخۆشە کە لە میمۆری میلەتی کوردستانەوە نابێ بەلانی کەمەوە تۆزە ئەگەر لە بیریشمانە چێتەوە تۆزە ساڕش بێتەوە ئاەکی سار بێتەوە بەدڵی کوردە. لەلایەکی ترەوە هەندێکی تر پێیان وایە کە ڕاپەڕین سوودێکی ئەوتۆی بۆ خەڵک نەبووە بەڵکو تەنها چینێکی باڵادەست لێی سوودمەند بووە. وەکو ئەوەی بەشداریم لە ڕاپەڕینا نەکردووە خۆمەز گێڕانەوەی ئەو چیرۆک و ئەو بەسەراتە کە خەڵک ڕاپەڕین کرد بۆ ئەوەی کە ئاوات و خەونەکانی یا مافەکانی دەستەبەر بکات ڕاستی بە داخەوە وا دەرنەچوو لەبەرەوەی تەنها کۆکردنەوەی سامان و سەروەتی ئەم وڵاتە بوو بۆ هەندێ کەس و دەوڵەمەندبوونی خۆیان. لە ساڵی 1991 کوردانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دژی زوڵم و زۆری ڕژێمی ئەو کاتی عێراق ڕاپەڕین و توانیان ناوچە کوردیەکان بخەنە ژێر کۆنتترۆڵی خۆیانەوە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی.
بەرنەویسە یاسایەک نوهژ بۆ مارەکردنا زارۆکان دژیە 9 ساڵیەدا لە عێراقێ دەبەسەدەمێ پرسگرێکên civakî û pêşelkirina mafên jinan jî guherîna pêşniyazkirî dê yasaya rewşa kesayetî de rê dide malayên musulman peymanên marekirinê pesend bikin. هۆشیاری جەندەری و ڕوانینی یەکسانخوازی چەند پەیوەندیشی قوڵی بە ژیانی کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە هەیە هێندەش کۆڵەکەیەکی شارستانی زیندون بۆ سازکردنی هەستی دڵنیایی و دادوەری کۆمەڵایەتی و یاسایی بەڵام کاتێک ئەم دڵنیایە دەکەوێتە بەردەم هەڕەشەی یاسایی و ئاینی و سیاسی ئیترە و کاتانە خاوەنی ئەو مافانە بێدەنگ نابن. کێکەم جار لەسەر ئەم پرۆژەسایەمان زانی بەڕاستی نەمانتوانی هیچ نەکەین و بۆیە ئەم فکرێمان بوو لا دروست بوو کە ئێمە بە ڤیدۆیەک هەستین بۆ بۆی پیشانی بین کە ئێمە دژی ئەم یاسا ئەوەستین کە چەند لایەنێکی دینی عێراق ئەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانەوە مناڵ بە شودان بکەن بە یاسا. لە سەرەتای مانگی 11 ساڵی پاردا ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنجاندا بە خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای هاوسەرگیری لە تەمەنی مناڵیدا کە پشتیوانانی ئەو پرۆژەیە پێیان وایە کیژۆڵەکان دەتوانن لە 9 ساڵیەوە بەشوو بدرێن. بەڵام ئەم هەنگاوە لەلایەن میدیاکاران و سندیکای مەفپەروەران و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە ڕوبەڕووی ڕەخنەی زۆر بووە. بەداخێکی زۆرەوە باس لەوە کاتێکێک لە بڕگەکانی کە تعدیلێکا باس لەوەکە هەموو کەسێک کە ئەوێ هاوسەرگیری بکە یاخود لە کاتی جابوونەوەیە بگەڕێتەوە سەر مەزاهیبە دینیەکان. مەزهبە دینیەکانیش ئەمان هەموو مەبەستەکەیانەوە چۆن بتوانن بە ئاسانترین شێوە کچەکانیان مناڵەکانیان بن بەشوون. پرۆژەیەکی هوەری لە شاری سلێمانیەوە بە 3 زمانی جیاواز دەبێتە هەڵمەتێکی میدیایی دژی پرۆژە یاسای هاوسەرگیری لە تەمەنی مناڵیدا. دەرهێنەری ئەم هەڵمەتە ڤیدۆیە سەنگەر عەبدوڵایە. ئەم هەڵمەتە سنووری شارەکانی تێپەڕاند و بوو بە هەڵمەتێکی جیهانی. ڕەنگە دایک و باوکی من یاخود خێزانی ئەو کەسانی کە لە دەوروبەری منن ئەوە قبول نەکات کە مناڵێک لەو تەمەنەیە کە بە هیچ جۆرێک تەمەنی هاوسەرگیری نییە بدرێت بەشوو بەڵام کەسانێک هەن کە ئەبنە قوربانی ئەم یاسایی کە بەتەمان بیسەپێن بەسەر کچانی کووردا و کچانی عێراقی بە گشتی ئەو کچانە ئەبن بە قوربانی لەبەرەوە من بە ئەرکی خۆم زانی کە داکۆکی لە مافی ئەو کچانە بکەم کە لە کۆمەلگای مناهات. هەڵمەتی داکۆکیکردن یان ناڕزایی بەرامبەر هەر دیاردەیەک یان هەر بابەتێک بیر و ڕواینێکی بەرجەستەی لە پشتەوەیە. بیرۆکەی ئەم پرۆژەیە هەم پەیامێکە لە کچانەوە بۆ دەسەڵات و کۆمەلگە و ئاین هەم پشتیوانیە بۆ دادوەری کۆمەڵایەتی و یاسا و دەستوری هاوچەرخ. ئێمە وەکو گەنج و کچی کورد ئەتوانم بڵێم هۆشیاری کۆمەڵاتی و جەندەریمان بەرزترە لە چاو پێشوە بۆیە ئێمە بە هیچ شوێک نەمانتوانی ئەم پرۆژە یاسایە قبولکەین و هەر لەبەر ئەوەشە ئەم چالاکیەمان ساز کرد لەبەرەوەی بە هەموو شێوەیەک ئەم یاسایە مافە سەرەتایەکانی مرۆڤ پێشێ دەکات. فراهەمکردنی هۆشیاری جەندەری و یەکسانی کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئازادی تاکەکەس لە چوارچێوەیەکی شارستانی زیندوو یاسایی هاوچەرخدا لە ڕێی دەستور و سەروەری یاساگەرێکی مۆدێرنەوە ڕەنگە ببێتە بەربەستێک لە بەردەم گەڕانەوە بۆ سەدەکانی ناوەڕاست بەڵام هێشتا سازکردنی کەشێکی لەو جۆرە لە بەردەم ململانی ڕاستەقینەدایە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. ڕۆژە جیهانیا ژنان لە هەشتی ئادارێ دەلیڤەیە ji بۆ بیرانîna destkeftên siyasî û civakiyên jinên cîhanê hevdemê daxwazên wek heviya jinûmêran. Gelo jinên Kurd li vê rojê çendê şanaziyê bi destkeftên xwe dikin. Di gelme di vê delîvêda Dr. Wîdat Akreyî ew bi rêvebera rêxistiya berrevaniya nêv neteweya lê Nerwêciyê. Dr. Wîdat gelek spas bû demê te em dibînin ev roja yanî taybet ku jin بحثی دەستکەفتên xwe bikin. Cudakirina rojeka taybet ji bo jinan ne bi xwe cudakirine yan digel hindî ku jina rojek taybet hebe? بله دوی بواره دا تویان بحثا و هنده جی بکین هویا دا مزراندنا و روژه لسر آست جیهان بوها تدانان افروژه اگرید خواه بون جبرکو روش جنه لسر آست جیهان مینا گلک دولت هبو وکو ام نهاد بینین لروجالات ناوین لو ما پیتوی هبو بری 100 سالا کو کنفرانسک بیتا لدار خستن و نزیکی 1 میلیون کسا پشگریا خوب و روژه دیار کرد نها نافبریک پرمازن هیا لدروی روجالات ناوین آهنگید کن بو روژه بووا دست خستنا لروجالات ناوین هیچ چالاکی تویا پر گلک بن حتی جن گتوی استی که آهنگا ساز بکد
بله لێرە دۆ gelek feministێت هەین هەندێک feministێت هەین بە ئەوەیەکێ نەباش ئەڤی دیار دکەن وەکو ناکوکیەک تێتە دەرێ دە ناڤبەرە ژن و مێرە لێرە دە پڕ گرنگە کوان بێژین هەر دەست خستنەکە مافەکی هەبیت بوو ژنێژی بە هەفکاریە دگەل مێری ئەم بەشەکین لوی کۆمەلگای باێ دکتۆر ویداد ئەم دبینین مەسەلا ئەگەر بەحسە ژنا کورد بکەین دیارداک و ژنا کورد لە ڕۆژ ئاوا بەشدارە ڕاستەقینە و کاریگەرە دشەڕێ داعشدا بووە ڕاستی هەتا چەندێ کوردان یان کورد پێناسینی بڤێ ڕاستیە دکن و جوواکانی فنەتەوەی چەندێ کوردا بڤێ دوی ئالیدا ناز دکن ئەە پرسەک پڕ گرنگە هێژە دەخیل بەداخەوە کورد بخوا بە تەمامەتی لەوێ دیار دێتێنە گەهشتینە و ئەوە بەرخۆدانیت مەزن ئەوێ ژنێت ڕۆژ ئاوات دەدەن ئەم دەبینین لە دەربەی وڵاژی ئاستێ سەر ملێ کوردایە و لە بوارێ دیبلۆماسی ئەوە هەموو قوربانیە ژنێت ڕۆژ ئاوا نیشانە کۆمەلگایە نێودەوڵەتی بدەن دبە هەموو ئەو مەگەزین و ئەو لایەن ئەوێ ژنا لیستە دکەن ku کاریگەریە خو لەسەر ئاست نێودەوڵەتی دا هەبە دبە ژنێت ڕۆژئاوا li wê re cê bigirin ji ber ku heger hevkariya wa digel hemû hêzediyet Kurdî nebana cînosayda beramberî gelê me êzedî kirî da pir pîstir bît da pir dilsûtirî bît û niha jî jina rojavaya ku her wiha beramberî artêşa duyemîn ya NATO ya rawistay û ya hewlê didet ku jin nebîte kûyla û ya hewlê didet ku rojhalata navîn nezivrî tevberî 1400 sala. Belê ev rastiyeke em dibînin ew layeneke layenekî jiyana jinan jinên Kurd e lê layenekî dî jî ew ku jina Kurd rastî astengên mezin dibe. Şertên bihêzkirina jina Kurd wê çi bin? افهمو یاسایه اوی نها هنگو انجام بحث لکری او همو هیرشن اوی سر کومالگایت همو دور کردا بونمونه لکرکیکه لباشور لروج آوا لباکور لروجالات افهمو او هزید زل اوید بالادست لسر کردان اوین پیشلین ما فمرو و بگشتی دکن روجانه ما فی جنه دو جارا تیتا پیشل کرن دناف واکو ملگایا دا اگر ام وکو جنا کرد بخوازین کو ام ما فی خوب دست بخین دبا بشکا هرا گرنگ دا وی ماف دستستنه دا او بیت آزاد کردن آخا کردیه دا کو ام بشین دیفرا همو ما فی خود دناف کو ملگایا خو بچستینیم بله میدیا جواکیاتا چندی آلیکاریا جنا کرد کریه وی ارکی ببینه میدیا نێودەوڵەتی هەتا نەها بەوی لەسەروی ئاستی هیچ یارمەتیە مەنەگریایەشە دەخیل ئەم هیڤیدارین کو دە ئایندەدا ئەو ڕوولەکێ مەسر بلەیزن گاڤە ئەو بچن بۆ نمونە دگەل ژنێت ڕۆژئاوا باغڤن نەتەنێ وەکو شەڕوانێک دەستنی بەلێ دکتۆر ویداد ئاکرێ گەلک سپاس بوو دەمێتا وەختی مەگەلە کورتە بەرە ڕێخستیا بەڕەوانیا نفنەتەوەی لە نەرویژێ ویداد خان خەڵاتێ ترسیە 2016 ji bo aştî û azadiyê jî wergirtiye. Spas û destê te xweş. یەکێک لە نیشانەکان بۆ بەرەوپێشوونی ڕۆژی ژنان و جێگیربوونی مافەکان سربەخۆیی ئابووری ژنانە لە ئێستادا ژن هەن خاوەنی کارداری خۆیان و دەرفەتی کاریش دەڕەخسێنن بۆ خەڵک بەگشتی و ژنانیش بە تایبەتی. لە هەرێمی کوردستاندا دەیان ژن هەن کە خاوەن کار و بزنزی تایبەت بە خۆیانن و سەرپەرشتیان دەکەن. یەکێک لەو ژنانە بەیان نایفە ئەو خاوەن کارگە و کۆمپانیایە دەرفەتی کارکردنی بۆ چەندین ژن و پیاوی ڕەخساندووە. مجموعەکی ئافرەتە دەخمن کارکن کارگەها درینێ gelek xudanşiyanın gelek zîrekin jî her yani tên teqrîben kêmtirîn wext fêr bin û çên diyar bikin. Em li xwe da mezrînekî afret û her wisa min kompanya heye tanzîfata mecmuayekî afreta li wêrê jî dexme kar dike projane me thêm salane jî teqrîben li wêrê jî hidûdê yani 6 heftê heştê emela me thêm pitiryawana jinin ew jin jî yani zor ez yani wekû afretek gelek yarmetiya din hemîn ehya ve Solîn derçûy zankoya dalet
هەوڵێکی زۆرمدا تا دابمەزرێم بەڵام دامەزراندن هەر نەبوو پرۆژەی دروستکردنی خواردن و فرۆشتنیم دانا هەر لە ماڵەوە لە ئێستادا خواردن دروست دەکەم و بە ئۆنلاین دەیان فرۆشم و فرۆشێکی باشیشم هەیە من هۆم کوک شێفم پێش 2 ساڵە من ئەم مەشروعەم بخۆم داناوە ئۆنلاین لە ماڵەوە خواردن دروست دەکەم بە شێوەی ئۆنلاین تەرویجی بۆ ئەەکەم بەهۆی سناپچاتەوە بەهۆی فەیسبوکەوە خەڵکانێک کە سەیری دەکەن داوایەکەن بۆیان دروست دەکەم سەرجادیان تسلیمیانەکەم خواردنەکانی کە دروستێکم لە زەڵاتە و توشیات و ئەمبەوە هەتاوەکو چۆکلێت و ئیشی هەویر و شیری نیمەنیتیایە و ئیشی سوێریتیایە کۆمەڵی کارسازانی خانمانی کوردستان لەلایەن حکوومەتەوە دامەزراوە ئەوان دەڵێن کار بۆ ژنان دەدۆزینەوە و بیرۆکەکانیان پەرەی پێدەدەین وا دەکەین سۆدیکی باشیان بۆ خۆیان هەبێت و تا ئێستاش چەندین ژنمان خستوتە سەر کار و ئێستا بزنسی تایبەت بە خۆیان هەیە نزیکەی 63 ئەنداممان هەیە ئێستا زۆر سەردارمان دەکەن و دێن کە هەریەک و یارمەتی دەوێت هەیە کە دەلێ پارەم هەیە بەس ئیشم نییە دەمەوێت ئیشک پیاکەمیان ئیشک دەست پێ بکەم کە لی سەرکەوتوو بم هەندێکیان هەیە دەڵێ فکرم هەیە بەس پارەم نییە بە ئەوانە دەگەینینەیەک ئەو هەندێک جاریش لە کار و ئەوکان کەەوە لە میوانە بیانیەکان دێن لەگەڵ یەک دەبێتە کارێکی نێودەوڵەتی یعنی لە وڵاتێک لە وڵاتەکی دیشت ناردن و هاوردەکردن ئەوەش هەیە دیسان ژنێک نانی تیری لە پێش دەرگای خواردنگەیەکی گەورەی شاری هەولێر دروست دەکات و ڕۆژانە خەڵکێک سۆد لە نانەکەی دەبینن و دەیکڕن ئافرەتیش بە ئیش بێت چی خوار نابێت پیا ئیش بکەن ئافرەت بەسەر ئیشکردن یعنی گەوهەرە ئیش حەیب نییە ئافرەت بی و زەنان بی و پیر بی و گەنج بی فەرقی چییە ئافرەت و پیا هەر یەکە هیچ فەرقی نییە بە کار بکردن ئەگەر بژگەڕێ بە دوای ئیشدا ئیش دەبیتن ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر و لە واشنگتن ئامادەکاری هەنە ji بۆ ئەگەری شەڕان یان شەڕێن بازرگانی دەگەڵ دۆستین نزیکین ئەمریکا و خەلادانی رادیکال ji بازرگانیە هەفتی ساڵین دەرباز بووی حکوومەتە سەرۆک دۆناڵد ترامپ ڕاگەهاندنا خوا سەبارەت گومرگێ لەسەر ئاسن پوڵە و ئەلەمینیۆمی پەشیمان نەبووە. ئەمریکا ڕۆڵەکی مێژووی هەبووە وەک هاندەرێکی بازرگانی ئازاد بەڵام ئەمجارە پێدەچێت کۆشتی سپی ڕێبازێکی جیاوازی خۆ دوورخستنەوە بگرێتە بەر. سەرۆک ترامپ لە نامەیەکی بە تویتەر دەڵێت 800 میلیارد دلار بازرگانی لەنجی ئەمریکا هیچ دەرفەتێکی بۆ نێهێشتێتەوە بێجگە لە پاراستنی پیشەسازیە سەرەکیەکان نەبێت. گوتیشی ئەگەر ئاسن و پۆڵات نەبێت ئەوە وڵاتێکت نییە. ئاسایشی ئابووری خۆی ئاسایشی نیشتیمانیە. بەڕێوەبەراتەکە دەڵێت هاوسەنگکردنی بازرگانی زۆری بەسەر چووە. بە یەکلایەنی هەموو جۆرە دانواندنێکمان کردووە لەوەتەی کۆتایی دووەم جەنگی جیهانیەوە ئەو ئیمتیازاتانەی کە وا زۆر لە جێ خۆیان بوون بۆ ئەڵمانیا لە 1945 یان لە چین لە 1945 ئیتر لەوە دووە دانواندن مانای نییە. ئێستا ئەوانە زۆر پێگەیشتونە ئابووری بەهێزن بۆیە مێژوویەکی زۆر هەن کەوا دەبێت هەڵبوەشێنرێنەوە. لە سەرانسەری جیهانیش دەنجی ناڕزایەتی هەیە. جێگری وەزیری دەرەوەی چین دەڵێت پەکین جەنجێکی بازرگانی ناوێت بەڵام بۆ هەموو احتیمالێک ئامادەیە. ئەوان کە بیانەوێ باجی زیادە وە بەرچاو بگرن لەسەر پۆڵا کەوا لە کەنەدا و هەناردەی ئەمریکا ئەکرێ شتێکی بێمانایە. ئێمە ناتوانین دەستەوەژنۆ دانیشین و ڕێگا بە بەڕێوەبەراتی ترامپ بدەین بەردەوام بێت لەسەر ئەوەی یاریمان پێ بکات. شەڕێکی بازرگانی لە نێوان ئەوروپا و ئەمریکا تەنیا دۆڕاوی لێ دەکەوێتەوە. ئەمریکا پێویستە ئەوە بزانێت کەوا ئەگەر ئەو بڕیارە یەکلایەنانە بچەسپێنن ئەوە داوای وەڵامێکی بەهێزی هەماهەنگی یەکگرت و لێچێتی ئەوروپا دەکەن. زۆر لە چاودێران لەو باوەڕدان زیادکردنی باز لەوانەیە ئاکامێکی پێچەوانەی لەسەر ئابووری ئەمریکا هەبێت. هەر تەنیا ئەوانەی هەناردە دەکەن بەرەو ڕووی تۆڵەسەندنەوە نابن بەڵکو زۆر کارداری ئەمریکاییمان هەیە کەوا پارچە هاوردەکان بەکاردێهێنن ئەوانیش هەست بەو ئازارە دەکەن هەروەها کڕیارە ئەمریکایەکانیش لەبەر ئەوە هەست بە سەرکەوتنێک ناکەیت تەنانەت ئەگەر لەنگی بازرگانیش بە جۆرێک کەم بکەینەوە. بە پێی هەندێک لە ڕاوێژکارەکانی نێزیک لە ترامپ نیگرانیەکان زیاد لە حەدی خۆیان گەورە کراون. کۆی ئەو بڕەباجەی دەیخینە سەر لە ساڵێکدا نزیکەی 9 میلیارد دلارە ئەوە بەشێکی کەمی 1% ئابووریەکەیە. جا ئەوەی کە دەڵێت زۆر لە کارەکان لەناو دەبات نرخەکان بەرز دەکاتەوە و کاروبارەکان ئاڵۆز دەکات هەڵەیە. لەم هەفتانەی دوایە لە پرێکا سەرۆک ترامپ کەوتە چاکسازی کۆچبەری و کۆنتڕۆلکردنی چەکی دەستی و لایەنگرانی بازرگانی ئازادیش ئومێدەوارن کە سەرۆک هەڵوێستی خۆی لەسەر بازرگانیش بگۆڕێت.
وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سەردانی ئەفریقا دەکات. ئەم سەردانەی ڕێکس تەلەرسن بە مەبەستی بەرەنگاربوونەوەی تێرۆریزم و هەروەهاش بەرەو پێشبردننی پەیوەندی هاوبەشەکانی نێوان ئەمریکا و وڵاتانی ئەفریقایە. تێلەرسن لەو سەردانەیدا کە لەم ڕۆسێشەمەوە دەست پێ دەکا لەگەڵ ڕێبەرانی چاد و جیبۆتی و ئەفیوبیا و کینیا و نایجیریاشدا کۆ دەبێتەوە. سەردانی وەزیری دەرەوە بۆ ئافریقا دوای چەند جار ڕفاندنی بە کۆمەڵی کچانی قوتابخانە لە نایجیریا دێت. کاربەدەستانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێن دۆزینەوەی ڕێگاکان بۆ بەرەنگاری ئەو جۆرە ڕووداوانە و تۆکمەکردنی هاوکاری بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم و ئاسایش بۆ وەزیری دەرەوە هەر بابەتی گرنگن. وەزیری دەرەوە لەگەڵ ڕێبەرانی هەر وڵاتێک و ڕێبەراتی کۆمسیۆنی یەکەتی ئەوروپا لە ئەتیۆپیا چاوپێکەوتنی دەبێت بۆ ئەوەی هاوکاری ئێمە لەگەڵ حکوومەتان و خەڵکی ئەفریقا زیاتر بکات. بە تایبەتی پلانی هەیە باسی ئەو ڕێگانە بکات کە دەتوانین لەگەڵ لایەنەکانمان بەرەنگاری تەرۆریزم ببین. ئاشتی و ئاسایش بەرەو پێش بەرین. باش دەسەڵاتداری پەرە پێ بدەین و بەرژەوەندی دوولایەنەی بازرگانی و سەرمایەگوزاری زیاتر بکەین. ئەمریکا لەم دویانەدا چەندین لایانی سەر بە گروپی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە ئافریقا خستۆتە نێو لیستی تێرۆرەوە. ئافریقا بە پێی نەرید ناوچەیەک بووە گروپەکانی تروریستی کاریان تێدا کردووە و بەشێک لەبەر ئەو هۆیە کە توانیان لە سنوورەکان بێ ئەوەی پێی بزین چالاک بن. هەوڵی ئێمە ئەوە بووە پشتیوانی لە تواناییان بکەین. تەنیا مەسەلەی دەسەڵاتدارەتی لەشکری لە هەرێمەکەدا نییە، بەڵکو دەسەڵاتداری ئاسایشی سنوور و چەسپاندنی یاسا لە هەرێمەکەدایە. بە جۆرەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا 5 لە 10 لە ئابووری هەرە بەرەو ڕسکانچووی جیهان لە ئافریقادایە. تا ساڵی 2030 چاوەڕوانی دەکرێت ئافریقا 1 لە 4 بەشی هێزی کاری جیهانی و بەکارهێنانی کاڵا بێت. بەڵام کارناسان ئاماژە دەکەن بۆ بەرژەوەندی وەرگرتن لەو گەشتە سەندنە دەبێت کاری زیاتر بکرێت. قارەکە پێویستی بە زیاتر هاوکاری پێکەوە هەیە بۆ ئەوەی لەسەر چارەسەری بابەتەکانی وەک چاودێری تەندروستی شەڕ و کێشە کار بکەین و بازرگانی بەهێز بکەین و ئەو بربەستانەی گومرک و ئابووری لابەرین کە لە قارەکەدا بربەستێک بۆ توانایەکانمانە. سەردانی تێلەرسن وەک دەرفەتێک بۆ ئەمریکا دیتراوە کە مسۆگەری پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئافریقا پشتڕاست بکاتەوە. بە تایبەتی دوای ئەوەی سەرۆک ترامپ سەرەتای ئەمساڵ لە ئاخافتنێکدا بێڕێزی بە قارەکە و هاییتی کرد. وبهیڤیا دەمن خۆش هەتا ڕۆژە هەینی جارەکە دێمێ بگەهین و دیسان مە بەرنامەک دیهەبەیان هەندێک بابەت دیهەبە لەسەر ڕۆژە جیهانی یا ژنان و چالاکیین ژنان لە vê ڕۆژی هەرشاد و بەختەوەر بن خدا حافظ. هەرشاد.